بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، وصل اللهم على نبيه المصطفى وعلى آله وأصحابه المجتبى، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان خۆشەویستان، ڕێزداران، هاوسەر جیرانی بەڕێز و ڕێزدار، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە زنجیرەی هەشتەم بە خزمەت ئێوەی بەڕێز و ڕێزدار دەگەمەوە لە بابەتێک بە ناوی سەرەداوەکانی خۆشەویستی لە هاوسەر گیریدا، یان لە نێوان هاوسەراندا. بەڕێزان و خۆشەویستان، هەموو بابەتێک، هەموو شتێک، هەموو کۆشکێک کاتێکەوە بنیاد دەندرێ سەرەتای لێ خشت دەست پێ دەکا. وەستایەک دێ کاتێک دیوارێک دروست دەکە، باڵەخانەیەک دروست دەکە، خشتە لەسەر یەکتیدا دەدێتن. کەسێک ڕێگای هەزارەها میل دەبڕێ، بەڵام ئەو ڕێگا بڕینە بە چ دەست پێ دەکا؟ بە یەک هەنگاوی یەکەمینا، ئینجا هەنگاوی تری لە دوو دێتن. کاتێک کەسێک ناوی خوای هینا سلفی لە سەیارەکەیدا، ئینجا دەتوانی چەندین ڕێگای دوور و درێژ، چەندین ڕێگای هەوراز و نشێو ببڕیتن. کەواتە لۆیە بەڕاستی سەرەداوەکانی خۆشبەختی زۆر گرنگە. مرۆڤی عاقڵ، مرۆڤی ژیر بە دوای سەرەداوەکاندا دەگەڕێ، بە دوای هۆکارەکاندا دەگەڕێ، بۆی کەوا بتانی ژیانێکی خۆشبەختانە، ژیانێکی بەختەوەرانە ئینسان بەسەر بباتن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ باشترین پارە، باشترین ماڵ و دارایی ئەو پارە و باڵ و داراییە کە کەسێک خەرجی دەکات بۆ ماڵ و منداڵەکەی خۆی. لۆیە تەمەشا بکە، یعنی ئینسان ماڵ و منداڵی خۆی، پیا و خێزانەکەی خۆی، ئافرەت پیاوەکەی خۆی دەبی لە پێشترینی هەموو کەس دابنێ، بۆی بەختەوەری بکە، بۆی ژیانی خۆش بێ. سەرەداوی یەکەمی خۆشبەختی چییە؟ ئەوەی کە زۆر گرنگە، هەنگامی یەکەمی هاوسەرگیریە. ئەگە دەتەوێ خۆشبەخت بی، ئەگە دەتەوێ ژیانەکی خۆشبەختانە بەسەر ببەی، بەڕاستی دەبی لە هەنگاوی یەکەم هەوڵی ئەوەی بدەی ئەو بەختەوەری و سەعادەتەی هەم لە دنیادا مەبەستە، هەم لە قیامەت بەدەستی بینی، دەبی لە هەنگاوی یەکەم ڕەچاوی بکەی. ئەو کاتێکەوە ئەو ئافرەتە هەڵدەبژێری، ئەو کاتێکەوە ئەو کوڕە هەڵدەبژێری لەسەر چ بنەمایەکە؟ سەرچاوەی خۆشبەختی، سەرچاوەی بەختەوەری بریتە لە ئیمان، بریتە لە تەقوا، بریتە لە ناسینی ذاتی الله سبحانه وتعالى. ئەبوو دەڕا سەحابەیەکی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، مەشهورە بە یەکێ لەو سەحابانەی کەوا خاوەنی زوهد و لە خواترسیەکی زۆر بوو. ئەو ئەبوو دەردایە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، دوای بەسەربردنی ماوەیەکی زۆر دوور و درێژ لە تەمەنی لەگەڵ خێزانەکەی، لە تەمەنێکی پیری خێزانەکەی وەفاتی کرد. کاتێ خێزانەکەی مرد زۆر دەگریا، زۆر پەرێشان بوو. دەور و بەرەکەی نەسیحەت و ئامۆژگاریان کرد، وت کاکە ئەتو ئاگەر ئەجر و پاداشتی سەبر نییە، لەوەندە بێورەی، بۆەوەندە بێ ئارامی، بۆ ئارام ناگری. وتی دەزانیت من چم لە دەست داوە، چ ئافرەتێکم لە دەست داوە؟ واللهی 40 ساڵە لەگەر ئەو ئافرەتە ژیاو خێزانی من بووە، ڕۆژێک لە ڕۆژان گلەی لێم نەکرد، ڕۆژێک لە ڕۆژان دڵم لێ عاجز نەبوو. ئەوە ژیانی بەختەوەریە، ئەوە ئافرەتی ساڵحەیە، ئەوە پیاوی عاقڵە کە بتوانی ئەو جۆرە ئافرەتە هەڵبژێری. لەیان پرسی ئەی ئەبوو دەڕدا كيف يكون ذلك؟ کو 40 ساڵی تەمەنی خۆتان بەسەر برد بەبێ ئەوەی کێشەک گرفتەک، ناحاڵیەک،
ناتێگەیشت نەک لەگە یەکتر دروست بی و لە یەکتر عاجز بێت. وتی لە شەوی یەکەمی هاوسەرگیریمان هەنگاوی یەکەم سەرەداوی یەکەم دەڵێ من بە خێزانەکەی خۆم وتم ئافرەت ئێمە مرۆڤی تووڕە دەبین زەوق و سەلیقەمان تێک دەچی هەندێک جار لە هەموو کاتێک وەکو یەک نین بۆیە ئەگە تووڕە بم ئەگە تووڕە بووم هەوڵ بدە ئەو کاتێ ئەمن تووڕە بووم سەبرم لەسەر بگرە لەبەر چام تۆزێک دوور بکەوە و ئەگەر ئەتوش تووڕە بووی منیش سەبرت لەسە دەگرم لە کاتی تووڕەیی دەودەوانەی لەگە ناکەم وەڵام من نادەمەوە بەرامبرت ڕناوەستم قسەی دژی تو ناکەم دەڵێ ئەوە بووە بەردی بناغەی هاوسەرگیریمان لۆیە دەڵێ 40 ساڵ لەگە یەکترژیای بەبێ ئەوەی لێک عاجزبوونەک تووڕەبوونەک شتێکی ئاوە بکەوتە نێوانمان. دوو کاری سەرەکی هەیە پێویستە هەر کەسێک بە دوای بەختەوەریدا بگەڕێ ئەو دوو خاڵە ئەو دوو بنمایە لەبیر نەکات. یەکەمینیان دەستخستنی زۆرترین زانیاری دەربارەی خۆشبەختی و تێڕوانینی پسپۆڕەکان لەبارەیەوە لۆیە گەنج و لاوی بەڕێز خوشتی ڕێزدار گەنجی لاو کاتێکەوە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەی هەندێک کتێب بخینەوە. باشترین کتێب لۆ بەختەوەری خێزان بەڕاستی نمونەی هەرە بەرز پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەو کتێبانە بخینەوە هەرسو کەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو ماڵەکەیدا لەگەڵ خێزانەکانیدا بزانە چۆن بووە لەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولكم في رسول الله أسوة حسنة. اینجا جگە لەو کتێ جنگە لە سیرە و ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک کتێبی تر هەیە بە تایبەت کتێبی دەروونزانی یعنی ئەو کتێبانەی باسی علم النەفس دەکا باسی دەروونزانی دەکا هەرسو کەوت لە کەسی بەرامبەر خوێندنەوەی پێکاتەی ئافرەت ئەو بابەتانە چەند بابەتێک بخینەوە. خۆ ئەگەر کەسێک نەخیندەواریش بی ئەگەر کەسێک خوای گەورە ئەو دەرفەتەی لە بۆ نەڕخسابی کەوا خیندەوار بی و کەسێک بی و خیندەواریە بی دەتانی ئێستا یوتوبە بە هەزارەها مەخازەڕە هەیە بە هەزارەها وتار هەیە دەتانی بە هیتفۆنێک لە مۆبایلەکەی خۆی جێڕا بگری بزانە هۆکاری یەکەم خۆشارەزاکردنە یعنی بنەمای یەکەم لە بۆ خۆشبەختی ئەوەیە کەوا ئینسان بە دوای زانیاری بگەڕێ بزانی خۆشبەختی چۆن بەدەست دێ ڕێگاکاری چۆنە. ئەوە بنەمای یەکەم. بنەمای دووەم لە بۆ بەدەستهێنانی خۆشبەختی و خۆشگوزەرانی و بەختەوەری گەڕان بە دوای ئەو خێزانانەی بە ئاسوودەیی دەژی زۆر مهمە. گەنجی بەڕێز کاتێک کە ئافرەتێک دەیری زۆر گرنگە ئەو ئافرەتە بینە لە بنەماڵەیەکی ئاسوودەیە لە بنەماڵەیە کە ئارامن لە بنەماڵەیەکن گران و سنجینن لە بنەماڵەیەکن ئەوانە حەل لە باب لەسەر خۆ بوونە بە ئارام بوونە هەڵپیان نەبووە کێشە و گرفتیان نەبووە ئەو خاڵێکی زۆر گرنگە. لۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم نوری چاومان سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ دەفەرمووێ تەخەیەڕوا لنوطەفیکم ئەو نوتفەیە ئەو ئاوەی کەوا لە پشتی پیاو دێ لە سینجی ئافرەت دێتە دەرێ تەخەیەڕوا هەڵبژێرن بزانن ئەو منداڵی کە لەو ئاوەی پەیدا دەبی لە کام ڕەحمی دادەنێ کام پیاو دەبتە باوکی منداڵەکە دایکی بەڕێزم خوشتی گەورە تەخەیەڕوا لنوطەفیکم لۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا دەفەرمێ فإن العرق دەساس چکە لەبەرەوەی بەڕاستی طبیعەتی ئینسان دەمارەکانی ئینسان سروشتی ئینسان دەستۆ سەر یەکتر کەلیمەی دەساس وشەی دەسیسا لە زمانی عەرەبی واتە زۆر مەخفی زۆر شاراوە یعنی تەمەشا دەکەی لە شتێکی زۆر ورد هەندێک کەسەیە دەستۆ سەر خاڵوانی دەستۆ سەر مامەکانی لۆیە بەڕاستی فإن العرق دەساس یعنی لە طبیعەتی لە سروشتی لە هەرسوکەوتی لە نەحیەی نەفسی نەکشەنەی لە ڕەنگ و ڕوو لەوانە دەستەوە سەر خاڵوانەکانی یان مامەکانی. بۆیە بزانە ئەو کەسەی کەوا دەیکەی بە داچی منداڵ ئەو کەسێک کەوا خوشتی بەڕێزم دەیکەی بە باوکی منداڵەکەت چ کەسەکە چۆن بی خوڕەوشتی ئەخلاقی هەرسوکەوتی چۆنە
لێ زۆر جاری وایە دەبینی ئەوەی کا بەڕاستی ئەوڕۆ هۆکاری سەرەکی ئەوەیە خێزانەکان هاوسەرەکان ژن و مێردەکان بەختەوەر نین کێشەیان دەکەوتە بینی واللهی سەبەبی یەکەم لە هەنگاوی یەکەم ناپێکن لە هەنگاوی یەکەم پەلەی دەکەن یعنی زۆر جاری وایە ئەو گەنجە زۆر بەداخەوە بەس چاوی بەکاردەیری بەس گوێی بەکاردەیری بە زمانی بەکاردەیری ئەوەی غایبە ئەوەی کەوا لەو پرۆسی هاوسەرگیریە بێ ئاگایە بە دوورە عەقڵە لێ دەبێ عەقڵی بەکاربیری کاکە ڕاستە ئەو کچە زۆر جوانە زۆر بەرچاوە مەعاشی هەیە بنە ماڵەیەکی زۆر ڕاقیە بەڵام ئایا کاتێک کە تەماشای کرد بزانە لەگەت و دەگونجێ بزانە بنە ماڵەکەی چۆنە بزانە برایەکانی چۆنە بزانە باوچی چۆنە ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە لێ سەرەداوەکانی خۆشەویستی یەک لەو شتانەی ئەوەی کە زۆر زۆر میمە هەوڵدانە بەو توانانەی کە مرۆڤ هەیەی بەو توانانی کەوا یەکتر بەو توانانی یەکتری هاوسەران ڕازی بن و دان بنێن دانانی ئامانجێک لە توانای خۆتان کەوا بەدەر نەبیتن ئەو خاڵە زۆر زۆر بهیمە یعنی ژن و پیاو زۆر جاری وایە هەندێک کەسەیە گەنجێک بە دوای ئافتێکدا دەگەڕێت هەندێک صفاتی دانایە میثالیە نمونەیە یعنی ئەو جۆرە ئافرەتێک کە ئەو داوای دەکا ئەو داینایە بەتەرە نییە ڕەنگە لە ناو سەحابەش بەدەست نەکەویتن ئیلاگە مەلائیکەتێک لە ئاسمانێ لۆی بێتە خوارێ لێیە نابی خاڵی تەعجیزی دابنێ نابی کاتێکەوە ئەو ئافرەتە لەگەڵت دەژی یان خوشی بەڕێزم ئەو پیاوە لەگەڵت دەژی یعنی بەش نمونەی سەیری بکەی وەکو مەلائیکەتێک سەیری بکەی وەکو مرۆڤ سەیری بکە بزانە تووڕە دەبی بزانە ئەو کەسەی لەگەڵت دەژیتن بە هەندێک شت ناڕازی دەبی بزانە زۆر جاری وایە هەموو تەبیعەتی سەتاسەد ناچۆ سەرەتوو لێیە بە خاڵە باش و خراپەکانی ڕازی بە بەڵام هەوڵ بدە وردە وردە بە حکمەتی خۆت بهینە سەر ڕێباز و ڕێگاکانی خۆت ئەو خاڵە زۆر زۆر مهمە کە بەڕاستی ئینسان بە یەکتر ڕازی بن بە برادەرایەتی بە دۆستایەتی یەکتر بەو شێوازەی کەوا بە کەسەکە خودی خۆی بەو شێوازە بیتنکەوە وەکو خودی مرۆڤ هەرس و کەوتی لەگەر بکەیت لێیە هەرس و کەوت و ڕوانینی دوور زۆر بەرز میثالی ئەوە شتێکی واقعی نییە بەڕاستی دەبی مرۆڤ واقعیانە بژی ئەتوو هەرس و کەوت دەکەی لەگە کەسێک مرۆڤە پێغەمبەری خواش دەفەرمێ صلی الله عليه وسلم كل بني آدم خطاء هەرچی مرۆڤە قابلی ئەوەی هەڵە بکە وخير الخطائين التوابون باشترینی هەڵەکاران ئەو کەسانن کە پەشیمان دەبنەوە کەواتە لێیە ئەگەر بەڕاستی ژن و پیاو لێبوردە نەبن ئەوە بەڕاستی ژیانەکە زۆر سەخت دەبی زۆر زەحمەت دەبیتن بەدبەختی و ناخۆشی ڕوو لەو خێزانە دەکاتن خاڵی دووەم گرنگترین سەرچاوی کامرانی خێزانیش بریتە لە چ بیر لەو زاتە بکەین و کەوا خوای گەورە ژیانی بە ئێمە بەخشیوە سوپاسی خوای گەورە بکەین لێ بەڕاستی ئەو خاڵە زۆر زۆر بهیمە ئینسان بیر لە ناز و نیعمەتەکانی خوای گەورە بکاتەوە ئەو خاڵە خاڵێکی زۆر گرنگە یعنی زۆر جاری وایە ئەلێردا ئەو خاڵە مەبەستی چیە قەناعەت ڕازی بوون بە پشتی خۆت یعنی کاتێکەوە کوڕێک دەستە خوازبێنی ئافرەتێک دەستە خوازبێنی کوڕێک لە سەرەتاتە یەکتر بخینەوە لە ڕووی دارایی لە ڕووی توانابوون مەسەلەن ئەو خێزانت کە دەینی لە مانگەکانی سەرەتایی لە ساڵەکانی سەرەتایی ئەو ئافتە ڕەنگە دەست و پێسپیە هەموو شتەکی نازانی یان خوشی بەڕێزم ئەو پیاوەی تو ڕەنگە ماوەک دەکەوتە کرێتیاتی ڕەنگە ماوەیەک باری دارایی تەنسەخت بی تحملی یەکتر بکەن ئینجا بیر بکەوە ئەتوو لە ڕۆژی یەکەم هیچت نییە کۆمەڵێکی زۆر لە ناز و نیعمەتی خوای گەورەت بەرکەوتووە ڕەنگە ماوەیەک کرێخانیت پێ نادرێ بەڵام دواتر خوای گەورە دەرگای ڕزق لێ دەکاتەوە ئەو وعدە و بەڵێنی خوای گەورەیە خوای گەورە دەفەرموێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله ئەگەر ئێوە فەقیرن دوای هاوسەرگیری خوای گەورە دەوڵەمەندتان دەکا لە بەخشش و بەرەکەت و ڕەحمەتی خۆی کەواتە زەواج دەرگای ڕزقە
لو ئەو کەسەی سەبری هەبی لو ئەو کەسەی ئارامی هەبی لو ئەو کەسەی بتانی قەناعەت بکە بەو پشکە لەو پشک و بەشەی کە خوای گەورە پێی داوە لۆی خوای گەورەش دەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید شوکرانەی نیعمەتی خوا ئەوەیە هەڵپە هەڵب نەکەی گارەگار نەکەی ناڕازی دەرنەبڕی کێشە نەخێنە خێزان و ماڵەکان خاڵێک تر لەو خاڵانەی کەوا گرنگە سەرەداوەکانی خۆشبەختی ئینسان بەدەستی بینی ئەویش ئەوەیە توانای ئەوی بریتە لەوەی کەوا ئینسان هەڵس و کەوت بکە لەگەر پیا و لەگەر خێزانەکەی واروها ئافرەت لەگەر پیاوەکەی خۆی ئەویش چۆن وەکو دۆست و هاوڵەکی نزیکترین دۆست و هاوڵی خۆی زۆر جاران تەمەشارەکەی هاوسەران ئەو گلەیەیان لەگە یەکتر هەیە زانتیە ئەوەیە یعنی ئافرەتەکە دەڵێ لەگە برادەرەکانی زۆر بە ژیانێکی خۆش دەژی دائیمەن دەم بە خەندەیە دائیمەن دەم بە پێکەنینە لەگە برادەرەکانی دەستە سەفرەی لەگە برادەرەکانی حتا سەعات یەکی شەوێ نایەتەوە لەولا تەواو صفەتی ئینسانی مسلمان نییە ئەوە نابی ئینسانی مسلمان بەڕاستی لە جێی بێسەر و بەر ماڵ و منداڵی خۆی فەران بۆشکە بستە ئەو جێیادا یان تەمەشا دەکەی هەندێک جاری وایە پیاوەکان گلەیی دەکەن لە خێزانەکانیان دەڵێ لەگە ماڵی بابی لەگەر خوشکەکەی لەگە برایەکانی حتا لەگە منداڵەکەی خۆی ئەوەندە سۆز و خۆشەویستی دەردەبڕی لە بۆ منداڵەکە لەبوو پیاوە بە تایبەت ئافرەت کە منداڵی بوو ڕاست پیاوەکەی فرامۆش دەکات لێ خوشتی بەڕێزم دەبی زۆر ئاگادار بی ئەو خاڵە زۆر مهمە بەڕاستی دەبی سۆزی پیاو حتا مردنێ دەبی لەگەری بی و هەمیشە و بەردەوام مافی پیاوەکەت ڕەتاو بکەی وە لە پێشی هەموو مافەکانی دابدێ شێخ بەدیع الزەمان سەعید نورسی ڕەحمەتی خوای لەسەر بێ لە قسەیەکی زۆر جوان دەفەرمێ ئەگەر چێژ و لەزەتی دنیاتان دەوێت ئەوە ژیانتان بە ئیمان زیندوو بکەنەوە بە فەرزەکان بیڕازێنەوە بە دوورکەوتنەوە لە گوناهەکان بیپارێزن بەڕاستی قسەی جوانە ئەو سێ خاڵە زۆر مهمە تام و چێژی ژیان بریتێ لە چی ئیمانێکی پتە و لە ناو ماڵەکان جێبەجێکردنی فەرزەکان دوورکەوتنەوە لە گوناهەکان خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەتمان بە قسمەت بکە خوای گەورە سربرزي دنيا وقيامة ما بكى وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.